رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەممە 24 ئەیلولی 2025دان پێشکەش دەکەین کاتژمێردا با کاتی ناوەندی ئەوروپایە. نووسینگە یاسایی سەدا کە بەرگری لە ڕێبەرۆ جەلان دەکات سەبارەت بە پێچەوانەکردنەوەی ڕاستیەکان لە کۆتا دیداریاندا ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. نووسینگە یاسایی سەدا ڕایگەیاند بینیمان ئەو دیدارەی لەلایەن نووسینگەکەمانەوە لە ئیمراڵی ئەنجامدرا لەلایەن هێندێک ناوەندی میدیایی و هەژماری دیجیتال میدیایەوە لێکدانەوەی پێچەوانەی بۆ کراوە و بە شێوەیەکی هەڵا بڵاو کراوەتەوە. هەموو ئەم دەربڕینانە دوورن لە ڕاستیەوە کە دەڵێن مەبەستی بەڕێز ئۆجەلان لا گۆڕەپانی سیاسی ڕوو لە دەم پارتیە و ڕەخنەکانیشی لەم چوارچەوەیەدایە. هەروەها دەشڵێن بێگومان هەموو بەشولایەنەکان دەکرێت ببێتە جێگەی ڕەخنەی بەڕێز ئۆجەلان، بەڵام لە دیدارەکەماندا بە پێچەوانەی لێدوانە پێچەوانەکان بەڕێز ئۆجەلان باس لەوە دەکات کە لە قۆناغی چارەسەرکردنی پرسی 100 ساڵەدا دامەزراوە سیاسیەکان با گشتی جدیەتی پێویست نیشان نادەن. هەروەها ڕەخنەی لا گۆڕەپانی سیاست گرتووە بەوەی کە بری ئەوەی تیش بخاتە سەر پرسە سەرەکیەکە کە چارەسەری پرسی کووردە وەرچەرخاوە بۆ شەڕی بەرژەوەندی خوازی و ئەم ڕەخنەی بەڕێز ئۆجەلان هەموو گۆڕەپانی سیاسەتی تورکیا دەگرێتەوە. با پێچەوانەی هەموو هەڵە لێکدادانەکانەوە پەیوەندی بە دەم پارتیەوە نییە. نووسینگە یاسایی سەدا لە کۆتاییشدا باسی لەوە کردووە ڕوونە شێواندنی بەشە پەیوەندیدارەکەی چاوپێکەوتنەکە خزمەت بە پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک ناکات و لە چاوەڕوانی ئەوەداین هەموو بەشولایەنەکان بە هەستیاری و جدیەتەوە مامەڵە لەگەڵ قۆناغەکەدا بکەن. بۆ هەڵسەنگاندنی پێشاتەکانی ڕۆژەڤ لێژنەی بەڕێوەبەری ناوەندی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان لە پارێگای گشتی خۆی کۆبەوە. لێژنەکە بە سەرۆکایەتی هاوسەرۆکانی گشتی تونجەر باقیرخان و تۆلای حاتم موغڵاری کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا ئاستی پێشکەوتنی پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و ئەو بەشانی پرۆسەکە کە لە جێی خۆیدا ماوەتەوە ئەو پێشهاتانی کە لە ڕۆژەڤدان هەڵسەنگاندنیان بۆ کرا. هەر لە کۆبوونەوەکەدا لە چوارچەوەی هەڵمەتی ئاشتیمان دەوێت چونکە باس لەو چالاکیانە دەکرێت و پلان بۆ ئەو چالاکیانە دادەنرێ کە تا کۆتایی مانگی ئەیلول بڕیارە بەڕێوە بچن. هەروە ئاستی پێشکەوتنی پرۆسەکە و ئەو کەم و کۆڕیانەی کا پێشتر دەرکەوتون دووبارە هەڵدەسەنگێنرێتەوە و باس لەو بوارانە دەکرێت کە دەم پارتی دەتوانێت ئاسانکاریان بۆ بکات. هەروە یەکێک لە بابەتە گرنگەکانی کۆبوونەوەی لێژنەکە هەڵسەنگاندنی هاوسەرۆکانی دەم پارتی و شاندی ئیمراڵیە سەبارەت بە مێژووی سەردانەکانیان لەگەڵ ڕێبەر ئۆجەلان. هەموارکردنەوەی یاسایی یەکێکە لە بەڵگە سەرەکیەکانی ڕۆژەوی کۆبوونەوەی لێژنەکە بە تایبەت جەخ لەسەر گرنگی هەموارکردنەوەی یاسایی و دانیشتەکانی کۆمسیۆن هاوکات لەگەڵ وتاردەرانی سەرەکی دەکرێتەوە و کۆمەڵێک پێشنیاریش ئاراستە دەکرێت. هەروەها ئەو هەنگاوانەی کە دەبێت دژی سیاسەتەکانی کۆمەڵکوژی ئیکۆلۆژی و کارەکانی پێوەست بە پەرلەمان بنرێت کە لە یەکی تەشرینی یەکەم دەخرێنە ڕوو لە تەوەرەکانی کۆبوونەوەی لێژنەکەدایە. دەم پارتی بۆ ئەوەی پرسی کورد با ڕێبازی دیموکراتیک و ئاشتیانە چارەسەر بکرێت بە ناو نیشانی ئاشتیمان دەوێت چونکە دەستی بە کەمپینێک کرد. کەمپینەکە بە ڕاگەیاندراوێک لە ئامەد دەستی پێکرد و هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا پانکارت بە نووسینی ئاشتیمان دەوێت چونکە لەو باوەڕداین کۆماری دیموکراتیک بنیاد بنین هەڵگیرا و دروشمی بژی ئاشتیش بەرزکرایەوە. هاوسەرۆکی کۆمەڵی هاوکاری بنەماڵی زیندانیان توای دەر لە
ڕاگەیاندراوەکەدا وتی بانگوازەکەی بەڕێز ئۆجەلان لا 27 شوباتدا نەخشە ڕێگەیە. وتیشی گەلان پێویستیان بە ئاشتی و دیموکراسی هەیە و ئەمڕۆ کەمپێنێک بۆ ئازادی عەبدوڵڵا ئۆجەلان دەست پێ دەکەین و دەبێت مافی هیوای عەبدوڵڵا ئۆجەلان جێبەجێ بکرێت. ڕاوتیشی مسوگیرکردنی ئەم مافە تەنها مسوگیرکردنێکی کەسی نییە بەڵکو مسوگیرکردنی کۆمەڵگەی دیموکراتیکە. هاوکات هاوسەرۆکی دەم پارتی ئامادەش عەباس شاهین ڕایگەیاند لەگەڵ بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک هیوای گەلان بۆ ئاشتی زیاتر بوو و وتیشی ئێستا بۆ دیموکراسی یەکسانی و ئازادی لە دەوری بانگەوازەکە کۆ دەبینەوە. هەروەها لە چالاکیەکەدا لە دوای ڕاگەیاندراوەکە کەمپێنی ئاشتیمان دەبێت چونکە دەستی پێکرد. شاندی بەرپرسیار لاگەیاندنی نامەکەی ڕێبەر ئۆجەلان بەردەوامە لە سەردانەکانی بۆ لای ڕیشسپی و سەرۆک هۆزەکان. ڕۆژی ڕابردوو شاندەکە سەردانی سەرۆک هۆزی ڕاشدی سووری وارحەمید حەسۆی کرد لا گوندی تەلسەتیح لە قامیشلو سەرۆکی هۆزی ڕاشد بە گەرمی پێشوازی لە شاندەکە کرد. لە میانی سەردانەکەدا شێخە وارحەسۆ ڕێگەیان لە قوڵای دڵەوە پشتیوانی لە ڕێبەر ئۆجەلان دەکەین و داوای کرد ڕێبەر ئۆجەلان با شێوەی جەستەیی ئازاد بکرێت. بە گوێرەی هەواڵێکی ئاژانسی هەواڵی هاوار چەکدارانی حکوومەتی کاتی سووریا گوندی زوبەیدەی سەربادەیر حافریان تۆپباران کردو بە پێی زانیاریەکان لە ئەنجامی هێرشەکەدا 4 منداڵ بریندار بوو. تەرمی گەریلای هەپەگا عەلی کەماڵ ئارسەلان بە ناسناوی ڕۆژهەر تۆڕە هەڵدان کە لە هێرشێکی دەوڵەتی تورکدا لە 19 ئەیلولی ساڵی 2009 لە سەمسوور شەهید بوو لە گۆڕستانی بێکەسانی مەڵەتی کە تیایدا نێژرابوو دەرهێنرایەوە و ڕەوانەکرا بۆ سەمسوور. تەرمی ڕۆژهەر تۆڵە هەڵدان لە بەردەم دەرگای گۆڕستانی کاراپینار لەلایەن مەبیادەر بنەماڵی کەسوکاری شەهیدان و نوێنەرانی چەندین پارتوڕێکخراوە پێشوازی لێکرا ئامادەبووان تەرمی شەهیدیان هەڵگرت و با دروشمەکانی شەهید نامرن بەرەو گۆڕستان بەڕێکەوتن. هاوسەرۆکی مەبیادەری ڕۆحا وتەیەکی پێشکەش کرد و ڕایگەیاند هەواڵ ڕۆشەر ژیان و ماڵاوی خۆی گۆڕی بۆ ڕێپێوانێکی شکومەندانە. هەروەها دایکی ئاشتی عەداڵەت چایش لاوتەیەکدا یادی شەهیدانی ئازادی کردەوە وتی ئێمە دەستی خۆمان بۆ ئاشتی درێژ دەکەین و بە ئەم شەڕ و خوێن ڕشتنە کۆتایی پێبێ. هەروەها هاوسەرۆکی دەمپارتی لا سەمسوور ڕایگەیاند کە ڕۆژهەر تۆڵە هەڵدان بۆ ئازادی کوردستان تێکۆشاوتی ئێمە بەڵێن دەدەین کە تا ئەم وڵاتە ئازاد دەبێت تێبکۆشین. شاندی ژنانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە بەرلینی پایتەختی ئەڵمانیان لەگەڵ نوێنەرانی ڕێکخراوی نێونەتەوەی ژنان بۆ ژنان کۆبوونەوەیان ئەنجامدا و تیایدا باسییان لە پشتگیریکردنی ژنان لەو هەرێمانەی کە شەڕی تێدایە کرا. لە کۆبوونەوەکاندا باس لە ڕۆڵی پێشنگایەتی ژنان لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە پەرەپێدانی پرۆژەی ئیدارەی خۆبەڕێوەبەری و بەهێزکردنی یەکگرتنی کۆمەڵایەتی و بنیاتنانی سیستەمێکی دیموکراتی کرا. هەردوو لایش جەختیان لە گرنگی خەباتی هاوبەشی ژنان و پێویستی پاڵپشتیکردنی پرۆژە تایبەتەکانی ژنان و بەهێزکردنیان لە هەموو ڕوویەکەوە کردەوە. ئەم کۆبوونەوانە لە چوارچەوەی ئەو گەشتە دیپلۆماسی و ئەوروپاییەدایە کە شاندی ژنانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە 6 ئەیلوولەوە ئەنجامی دەدا. شاندەکە لە گەشتەکەیاندا لەگەڵ چەندین لایەنی سیاسی یاسایی و ژنان پەرلەمانتاری فەڕەنسا کۆبوونەتەوە و بەشداریان لە سێمینار و فستیڤالەکانی چەند و هۆنەریش کردووە. دوێنێ لە گەڕێکی چوارچرای شاری سلێمانی دوو چەکداری توندڕە و هەڵیان کوتایە سەر بنکەی پۆلیسی چوارچرا و چەکدارەکان دوای ڕوبەڕووبوونەوە دەستگیرکران. هەریەکە لە دەستگای یاسایش و بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی ڕاگەیاندراوێکی هاوبەشیان لەبارەی دەستگیرکردنی ئەو دوو چەکدارە بڵاو کردەوە کە تەقیان لە بنکەی پۆلیسی چوارچرا لە شاری سلێمانی کردو و ڕایانگەیاندووە لەسەر ئەم ڕووداوە دەست بەجێ هێزەکانی ئاسایش بە مەبەستی هاوکاریکردنی هێزەکانی پۆلیس دەگەنە شوێنی ڕووداوەکە و دوای ئەنجامدانی لێکۆڵینەوەی سەرەتایی لەگەڵ تۆمەتباران دانیان بەوەدانا کە هەڵگری بیری تۆندڕەوین. لە کۆتایی ڕاگەیاندراوەکە هاوبەشەکەش داهاتووە لە ئێستادا هەردوو تۆمەتبار بە بڕیاری دادوەری لێکۆڵینەوەی یاسایش ڕاگیراون و لێکۆڵینەوە لە دۆسیەکانیان
گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.